ڕۆژ دوای ڕۆژ گەندەڵی و سکانداڵەکانی سەرۆک کۆماری عێراق و کوڕەکانی ئاشکرا دەبن. کەسیش نییە پێیان بڵێت بۆستن و لە جیاتی گیرفانتان بیر لە خەڵکی دیکەش بکەنەوە. دکتۆر لەتیف ڕەشید سەرۆک کۆماری ئێستای عێراق کە کاری پارێزگاریکردنە لە دەستوری عێراق و مافی هاونیشتیمانیان کەچی لەو ماوەی بۆتە سەرۆک کۆمار تاوەکو ئێستا ئەوەندەی کەیسی گەندەڵی و سپیکردنەوەی پارەی لەسەر کارەکانی خۆی منداڵەکانی و سکرتێر و کەسە نزیکەکانی ئاشکرا بووە ئەوەندە کارەکانی خۆی کە بەپێی دەستور بۆی دیاریکراوە نەبوونەتە جێگەی سەرنج. چونکە هیچ کاتێک لەسەر مافێکی ڕەوای خەڵکی نەهاتۆتە دەنگ و تەنانەت لە بڕینی موچە و قوتی خەڵکی هەرێمی کوردستان دەنگی نەکردووە و سەرەڕایەوەی دادگەی فیدراڵیش بڕیاری داوە کە نابێت یاری بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت. پێشەوەی باسی سپیکردنەوەی پارە دۆسیەی کۆمپانیای IQ دزینی ئینتەرنێت سەرانە وەرگرتن و ئازادکردنی کەسایەتیەکان بە بڕیاری مەرسومی بکەم باسی ئەوە دەکەم کە دکتۆر لەتیف ڕەشید دوای بوونی بە سەرۆک کۆمار چ سوود و قازانجێکی کردووە. دکتۆر لەتیف ڕەشید موچەی ساڵانەی 216 ملیۆن دیناری عێراقیە کە زیاترە لە موچەی دەیان سەرۆک و سەرکردەی جیهان. ئەمە جیالەوەی ئەو بودجە ساڵانەی بۆی دابین کراوە لە سەرۆکایەتی کۆمار کە نزیکە لە 100 ملیۆن دینار و چەندین دەرماڵە و مستەفیداتی دیکە. سەرڕای هەموو کارانە سەرۆک کۆماری عێراق لە بەرامبەری سوودی دارایی و بەرژەوەندی دیکە مەرسومی تایبەت بۆ ئازادکردنی سەرکردەکانی عێراق و عەشیرەتەکان دەردەکات و هیچ کەسێکیش ناتوانێت ڕێگری لێ بکات. لە کاتێک بەرامبەر قوتی موچەخۆرانی هەرێم هەمیشە بێدەنگی نواندۆ و یەک هەوڵی بۆ چارەسەری نەداوە. لە کاتێکدا کە دکتۆر لەتیف ڕەشید بەمە خەریکە کوڕەکانی بەڕاست و چەپ پارە سپی دەکەنەوە و زیان لە سەرمایە عێراق دەدەن. ئەمە جیالە سکرتێر و کەسەکانی کە بە ناوی ئەو پارە لە بازرگان و کەسانی دیار وەردەگرن. لە نوێترین دۆسیەیدا حیاچوونێکی کۆمپانیای IQ عێراقی ئاشکرا بووە کە ئینتەرنێتی دزیوە و بە قاچاغی بردووە. بەپێی راپۆرتی لیژنەی گواستنەوە و گەیاندن لە پەرلەمانی عێراق زیانی 991 میلیارد دیناری لە داهاتی عێراق داوە کە ئەم بڕە پارەیە زیاترە لەو پارەی بۆ موچەی موچەخۆرانی هەرێم دابین دەکرێت. ئەم کۆمپانیایە خراوەتە لیستی ڕەش و چەندین دۆسیەی لە دژکراوەتەوە کەچی بەنهێنی و بەواسیتەی سەرۆک کۆمار دوور لە چاوی میدیاکان گرێبەستێکی دیکەی 10 ساڵی لەگەڵ واژۆ کراوە و هەر ئەمە ژوای کرد حکوومەتی عێراق و خودی شیع سوودانی و پەرلەمانی عێراق بێنە سەرهێڵ. ئەم کۆمپانیایە بە زۆر دەستی بەسەردا گیراوە و لە ژێر هەڕەشە کراوەتەوە کە پێشتر بە ناوی دانا حوسێن قادر بووە کە خاوەندارەتی 157 کردووە و تەنها 105 بە ناوی کوڕێکی سەرۆک کۆمار بووە کەچی دوای زیادبوونی قازانجی لە ژێر هەڕەشە ئەو کۆمپانیایە دەستی بەسەردا گیراوە. هەفتەیەک بەسەر ئەم دۆسیەیە تێپەڕ نەبوو دۆسیەی چاڵاک سەباح عومەر سکرتێری لەتیف ڕەشید دووبارە بە سکانداڵی نوێ ئاشکرا کرایەوە کە چۆن لە ژێرناوی سەرۆک کۆمار دەیان میلیارد دیناری لە کەسایەتی و بازرگانانی سلێمانی و عێراق وەرگرتووە و ئێستا سەرۆک کۆمار خۆی لە سکرتێرەکەی بێبەری دەکات و دەڵێت پاسەوان بۆ و نەک سکرتێر و ئێمە بێ ئاگاین لە کارەکانی. هەموو ئەم سکانداڵانەی باسمان کرد تەواوی ئەو دۆسیانە نین کە دکتۆر لەتیف ڕەشید و کوڕەکانی تێوەگلاون بەڵکو پێشتر پایتەخت میدیا ئاشکرای کرد کە چۆن دێرین لەتیف ڕەشید بەڕێوەبەری دەستگایەکی دیاری یەکێتی هەژماری بانکی زیاتر لە 300 کارمەندی و کەناڵی بۆ کاری سپیکردنەوەی پارە بەکارهێناوە و لەو ڕێگەیەوە زیاتر لە 700 میلیارد دیناری سپی کردوتەوە و ئەمەش لە ڕێگەی بانکی ئەهلی عێراقی کراوە و دواتر بۆ داخستنی دۆسیەکە ئەم کوڕەی سەرۆک کۆمار گەشتی دەرەوەی وڵاتی کرد.